بەخوای وەکو قەرەبوو تەنها بەتانی و هەندێک فەرش و کەمێک زەخیرە و شت هاتووە. ئەگەر ناوەکو قەرەبووی سیارەمان ڕۆی کەونتەر دیوار هاتیە کاشی هەڵقەنایە سەلاجە و گیزەر تەقی کارەباگرتمی هەتا ئەو شتانێک کە لە ماڵەوەن هیچی نەمایە، هیچی قوتار نەبووە. کەنتۆڕەکەمان ئەوەی لە ماڵێدا هەمووی دەبی فڕێدەن، هیچی کەچی ئەوەی نمایە کە داینینەوە. تەنها تەباخ نییە خواردن پێ حازرکەین، دەبی بچین لە شوێنان نامخۆین یاخود لۆمان بێ. ینی هیچ شتێکمان نەمایە، زۆر زەرمەند بووینە بگرە سیارەمان ئاو بردیتی نیونێک نەماوە بە خۆدادەین، تەنها ئەوەندەی کە بۆمان هاتوو ئێستا بەکاری دێنین. کراوە بەڵام هەتا ئێستا نەهاتوونە کە ناو بنووسن یاخود بڵێن ئەو سیارە زەرمەند یاخود ماڵەکە ببین تەسویرکەن، هیچ شتێکی وان نهاتووە. تەنها چەند ڕێکخرا و چەند شوێنێک هاتن و هیچ حکوومەتێک هیچ پەیوەندیدارێک نەهاتووە بۆ لای ئێمە کە قەرەبۆمان بکاتەوە، بەس تەنها شارەوانی هاتووە کۆڵانەکانی پاک کردوێتەوە و چیتر نهاتووە حکوومەت بۆ لای ئێمە. وەکو خۆتانش دەیبینن کەلوپەلەکانی ناوماڵ ئەوەی کە لە تابقی یەکەمە هیچی نەماوە، ینی هەموو ژێر ئاو کەوتۆ فڕێدراوە و بە نسبەت سارەکانیشمان خۆتان دەبینەوە و فەرع کاملی هەمووی چۆل بووە. هەموو سارەکانمان لە کار کەوتووە، کەلکی ئەوەی نەماوە، یعنی برێن بیبینەوە لەوانەیە بە داهاتەکی زۆر یاڵە بکەوتەوە سەر کار سارەکانمان. خۆتان دەبین هەتا ئێستا ئەمن ئەوە نزیکەی 10 ڕۆژە خەریکی ئەو سارەیمە لەوەتیری لەو ڕۆژەی لاپاوەکەوە تا ئێستا ڕاستەڕێ نەبووە، جگە لە مەسرەفی شەکی زۆریشی دەوێتن. وەڵی داوامان ئەوەیە لە حکوومەت بێتن قەرەبۆی ئەو خەڵکەی بکاتەوە، بێ سارەکانمان بووە هەگە هەرنا وەکو یارمەتی ئەو خەڵکەی بداتن. هیچمان نەدیتێ یەک جار هاتیە ئەویش گوتیان خێرخوازیە و نازەمەویت کە چێ بوو هاتبوو هەندێک کۆمباری هینا و لەگە هەندە بەتانی خلاص چمان نەدیتێ ئەمە هیچ ئەو کۆرانە نهاتی هیچی دەرنەچۆن. دەوامان ئەوەیە لە حکوومەت ئەگەر قەرەبوومان لێ بکەنەوە شتێکمان بدەنێ پارێک شتێکمان دەن هەر زۆرەکان پێ چاکەینەوە، هەر شتەکان پێ بکڕینەوە، بابە نوین قەیدی ناکە هەر کۆکە ئیدارە دەکەین ئەگەر کەمە چمان بدەنێ قەیدی نییە. بەس بۆ خۆی ئەو شتانەمان قەت پێ ناکە سارەمان ئابردی کورە مارمان ئابردی کورە بە خۆمان فەوتاین بە خۆمانەوە دوو مندارم نەخۆشە بەخوای لەناو ئای خانیە کەسمان بەستە دەکەی بە قورعان هەبەسەرماندا دەکەی ڕزایتەوە ئەنتە مەسائیرەکەن ئەوە ئەوکانە جیرای هەپێشمان چانە بخوای ئەویش دەڕفی زۆری ڕفا پێمان چانابی کانتۆڕ و ماتۆڕ و چەند سەلاجە و مزدەمیدە و تەباغ و هەر نیتمان نانشی دروستکەین بە قورعان. ئەوە دەچین یان دەکڕی یان دەچین بسترمان لۆمان دەینن یان جیران لۆمان دەینن.